لە ماوەی ڕابردوو ئەم پرۆژەیە بەشێکی داڕما و کارکردن تێیدا وەستا و هاتوچۆش لەسەری نەمابوو. من ئێستا لەسەر پرۆژەی کۆڕێ قەندیل شەقڵاوەم. ئەم پرۆژەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بڕیاری دروستکردنی درا. پرۆژەکە لە قەزای کۆڕێ یاخود لە شارەدەی کۆڕێەوە تاوەکو نزیک لۆفەکانی سپیلچی پێ دەڵێن ئەوەندا شوێنە دەگرێتەوە کە درێژایی چەند کیلۆمەترێکە. جا ئەوەی گرینگە لە ئەم ساڵدا دەست بە پرۆژەکە کراوەتەوە بە درێژایی یاخود بە درێژای ئەو ڕێگایە کاری تێدا دەکرێت. لە ئێستادا کارکردن لە تونێلی ماوەران بەردەوامە. من قسەم لەگەڵ ئەندازیار هەڵگورد وەلی بەڕێوەبەر و ئەندازیاری پرۆژەکە کرد، ئەو باسی لەوە کرد لە دیوی پێشەوەی تونێلی ماوەران بە درێژایی 150 مەتر تونێلەکەمان درێژ کردوێتەوە. ئەمەش بەهۆی ئەوەی ئەو خاکەی لە نزیکی پرۆژەکە هەیە کاریگەری سەرما و گەرماوای لێ دەکات دابڕمێت. بۆی ئەوە باشترین ڕێگا چارە بوو لە نێوان چەند ڕێگا چارەیەکدا. لە دیوی پشتەوەش بە درێژایی 40 مەتر تونێلەکە درێژ کراوەتەوە بۆ ئەوەی دیزایانی دیوی پێشەوەی پرۆژەکە یاخود تونێلەکە لەگەڵ دیوی پشتەوەی بە هەمان دیزاین دەربکەوێت. جا ئەو کە بۆ من باسی لەوە کرد لە کۆتایی ئەم ساڵدا سایدێکی بە تەواوی بە ڕووی شوفێراندا دەکرێتەوە. لە ئێستادا دیوی پشتەوەشی سایدێکی قیرکراوە و کارەکانی بە کۆتا هاتووە تەنها لەسەر تونێلەکە ماوە. لە کۆتایی ئەم ساڵدا بەشێکی دەکرێتەوە و لە 18/1/2027 وا بڕیارە پرۆژەکە بە تەواوی کۆتایی بێت. بەڵام کارکردن لە سایدێکدا تەواو دەکرێت، دواتر کارەکان دەگوازرێتەوە بۆ سایدەکەی تر و بەمەش لەگەڵ تەواوبوونی پرۆژەکە ئەم قەرەباڵغی ڕۆژانی پێنجشەم و هەینی هەیە بۆی ئەوەی کە ڕێگایەکی گەشتیاریە لە نزیک شەقڵاوە ئەو قەرەباڵغیە لە بەردەم شوفێران و هاوڵاتیاندا نامێنێت.